سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەویش بە چ شێوەیەک دەکرێت؟ کۆمپانیایەک دادەمەزرێ بە ناوی کەپکۆ. ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین ڕاستەوخۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیایە و دەگەوتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمە بەڵێنەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان کەوا هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشدار بکە لە داهاتی نەوت و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان بجێڕنەوە. بەڵام لە جیاتیەوەی هاوڵاتیان بەشداری پێ بکرێن و سوودمەند ببن لە داهاتی نەوت بە پێچەوانەوە لە سایی ئەو سیاسەتەی حکوومەتی هەرێم پەیڕەوی دەکا لە بەرهەمهێنانی نەوت نەک نەبۆ نیعمەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵکو بۆتە نیقمەت و ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیان حاڵ و گوزەرانیان ڕوو لە خراپی دەکات. وەڵا پێیان دەرێم درۆکەن هەیتو درۆشی گەوراکەن ئەو خەڵک سۆدانی هەیتو بەڵام نایدەن ئەو بۆ خۆتان زەرە نانێ نەوت لە وڵاتانی جیهانی سێم نگبەتە بۆ میلەتەکان نیامی باشترە لە جیهانی سێم ئەمەش لە جیهانی سێم داینە لەبەر دەسەڵاتداران و مافیانی نەفت دەستیان بەسەر نەفتی داگەکەن وەعزش لەوەی نەخۆشتر ناوە هەرزێ ژمێنێن پارەنی هەمووشی زۆرە ئێ نادەن لە نەفتێرێ لە پارێ هەمووشی زۆرە نادەنە. هاوڵاتیانی ڕەواندز لەم دۆخی ئێستای حکوومەتی هەرێم نیگەران و پێیان وایە قەیرانی دارایی تەنها بۆ هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتە و داوای هەرچی زوو چارەسەری ئەم قەیرانە دەکەن. لە ئێستادا کەوا لە جەژنی قوربانی پیرۆزداین بەهۆی بێموچەیی هاوڵاتیانی و شارە حاڵ و گوزەرانیان خراپە و بازاڕەکان چۆڵگان پێوە دیارە بەهۆی بێموچەییەوە هاوڵاتیان نەیانتوانیوە پێداویستیەکانی جەژن دابین بکەن. مثلا مو جژنەی قوربانە فەرمووی یان تەم شاتێکە بازاڕێکی سارد یعنی خەرک ساردی پێوە دیارە سەبارەتەوە بازاڕی ڕەواندز مثلا ئێستانێکە خەرک ئەو پارەی نەمعاشە مثلا نەئیشە نەکارە حکوومەت خۆی بە باوکی ملت دەئانێ بەس بەداخەوە یعنی ئەو باوکە نییە مثلا ئەوەی خەرک چاوەڕێی ئەکا ئەو نەفتا وەڕوا بۆ کوێڕوە ئەو نەفتا فرۆشەری و پارەت چ لێدێ لۆ مەسوولەکان هیچ عیبیان نییە کوڕیان هەموو ڕۆژە لە دەرەوەیە بە کەیفی خۆ ئەڕوا تێگەی مشکیلەی نییە هەموو ڕۆژە لە دەرەوەنا خەرشت نانی نییە بخوا بەخوای وادێ تەکنەمە لە دوکانەیە 1 دینارم نییە تێگە 1 دینارم پێ نییە چەند مانگە مەعاش و مەرنەگرتووە خەرک ناق نییە هات چەندی برێ هەرکەمە جمو زۆڵی بازارەوە خەڵکەکە زۆر بە سارد و سڕی بەسستی گۆنمە جێژنی ڕەمەزان تۆزە لە ئێستا گەرمتر بوو ئەو سارەکە بەداخەوە نازان بۆ بێ موچەیە خەڵک سارد و سڕا ساڵانی ڕابردوو وەک هاوڵاتیانی شاری ڕەواندز خۆیان باسییان لێوە دەکرد لەم کاتەدا بازاڕەکان جمەیان دەهات لە هاوڵاتیان بەڵام بەهۆی بێموسەی و نەبوونی پارە لە جیرفانی هاوڵاتیان بازاڕەکان چۆڵن و شار نائومێدی پێوە دیارە. یەکێک لە بانگەشەکانی سەرۆکی حکوومەت لە کاتی هەڵبژاردندا ئەوە بوو نەوت بکاتە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان و سەرجەم هاوڵاتیان بەشدار بن لە داهاتی نەوت. بەڵام لە ئێستادا نەک هاوڵاتیان بەژاریان پێنەکرا بەڵکو و موچەشیان لە کاتی خۆیان پێنادرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندۆز.